بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. برا بەڕێزەکانم خوشکە بەڕێزەکان ئەوانەی کە کەرەنتینەن ئێستا جا لە هەر شوێنێک بن سەلامی خوای گەورەتان لێبێت. بێگومان یعنی کەرەنتینە بوون و شێوازێک لە مانەوە لە شوێنێکدا کە ماڵی خۆت نییە تا ماوەیەک قورسە لەسەر نەفس و قورسە لەسەر لاشە. بەڵام دائیمەن مرۆڤی عاقڵ بەرژەوەندی گەورە دەخاتە پێش بەرژەوەندی بچووک، خۆشیە بەردەوامە گەورەکان دەخاتە پێش خۆشی و لەزەتە بچووکە کاتیەکان، و بەرژەوەندی گشتی میلەت و وڵات و مسلمانان دەخاتە پێش بەرژەوەندی تاکە کەسی. بۆیە برای بەڕێزم خوشتی بەڕێزم کە تۆ حالیەن لە کەرەنتینە دایت، با لەسەر نەفست قورس نەبێت، بیری لێ بکەوە کە ئەم ئیشە هەم لە بەرژەوەندی خۆتدایە و هەم لە بەرژەوەندی خێزان و خزم و کەسوکارتدایە و هەم لە بەرژەوەندی میلەتەکەت و وڵاتەکەتدایە. ئەی کە تۆ حالیەن لە حاڵەتێک دابی کە خزمەت بە خێزان و کەسوکار و میلەت و وڵاتەکەت بکەی، وەڵڵاهی جێگای شانازیە، جێگای دڵخۆشیە، دڵت پێی خۆش بێ، بەس نیەتت ئەوە بێ کە ئەو کارە بۆ ئەوە دەکەیت کە سوود بگەێنی بە میلەت نەک زەرەریان لێ بدەیت، لای خوای گەورە ئەجر و پاداشتت هەیە و ئەو مانەوەیەت بۆ بەخێر و پاداشت حیساب دەکرێت. کەواتە احتەسیب الئەجر، چاوەڕێی ئەجر و پاداشت کە، نەک خۆت بێتاقەت کەیت و وابزانی کە زۆرم لێیە و وابزانی تۆ کە سجنیت. نە، وامەزانە کە سجنیت، وابزانە ئەمڕۆ ئەم وڵاتە ئەم میلەتەی تۆ پێویستی بە تۆیە کە لەو شوێنە بیت بۆ پاراستنی ئەوان. کەواتە تۆش بە سوپاسەوە وەری بگرە، بە دڵێکی فراوانەوە وەری بگرە و سوپاسی خوای پەروەردگار بکە لەسەری و چاوەڕێی ئەجر و پاداشتیشکە ئینشاءالله. خاڵێکی تر بەڕێزەکانم، کاتێکە لەوێن پارێزگاری بکەن لە نوێژەکانتان، پارێزگاری بکەن لە زیکر و ورد و یادی خواتان. باشترین صرفکردنی کات ئەوەیە لە تاعەتی خوادا بێ، ئەوەیە لە یادی خوادا بێ، ئەوەیە لە خزمەت قورئاندا بێ. بۆی بەڕێزەکانم ئەو کاتەتان لێ بەسەر ناچێت ئیلا بەخۆ مەشغوڵکردن نەبێ بە شتێک. جای ئەوەی دەبێ خۆت مەشغوڵکەی بە شتێک کە حرامە و بە زەرەر بەسەرتدا دەشتێتەوە، یا ئەوەی خۆت مەشغوڵ دەکەی بە شتێک کە خێرە و قازانجی دین و دنیا و قیامەتی دەبێت. بۆیە تا پێتان دەکرێت یادی خوا بکەن لەوێت، تا پێتان دەکرێت قورئان بخوێنن، تا پێتان دەکرێت نوێژەکانتان بکەن ئینشاءالله تعالی، بە ئیزنی خوای پەروەردگار عاقیبەت و دەرەنجامی خێری دەبێت بۆتان. خاڵێکی تر بەڕێزەکانم کە گرنگە هەمومان، ئێوەش و ئێمەش پابەندی ڕێنمایەکان بین، کە ئێوە لەوێن جا لەگەڵ ئەوەی کە خێزان و عایلەی لەگەڵە، یا ئەوەی لەگەڵ چەند گەنجێک و چەند پیاوێک و بەڕێزێک بەیەکەوەن، تا پێتان دەکرێت پابەندی ڕێنماییەکان بن بە ئیزنی خوای گەورە لە مەسلحەت و بەرژەوەندی هەموو لایەکدایە. وا مەزانە شتێکە و فەرزە کراوە بەسەرماندا، نە، شتێکە لە بەرژەوەندی خۆمانە، لە مەسلحەتی تاک و کۆمەڵدایە. کەواتە پێویستە وەکو شەرعیش و وەکو عەقڵیش کە ئینسانی مسلمان پابەندی نەسیحەتێک و ڕێنماییەک بێ کە سوود و قازانجی هەیە بۆ دنیای بۆ دواڕۆژی. بۆیە داواکارم لە بەڕێستان کە دووبارەی دەکەمەوە پابەندی ڕێنمایەکان بن بەگشتی ئینشاءالله تعالی. خاڵێکی ترەوەیە کە هەر کەسێکی تر کە دەزانن پێویستی بە کەرەنتینەیە و ئەویش حاڵی وەکو ئێوە بوو بەڵام خۆی شاردوێتەوە، لێرە ئاگادارکردنەوەی جیهات و لایەنی پەیوەندیدار ئەوە بە عیبادەت و بە خێر بۆتان دەنووسرێت. لەوانەیە ئێوە کەسانێک لەگەڵ ئێوە تێکەڵ بوو بێ، پێویست کە ئەوانیش بێن لەگەڵ ئێوە بنجارێ. بۆیە ئەگەر ناویان بدەن، هەم سوود بەوان دەگەێنن و هەم سوود بە کۆمەلگا و بە میلەت و وڵاتە کەشمان دەگەێنن. لە کۆتاییشدا ژیان هەر هەمووی کورتە بەخوا، دنیا ئەوەندە درێژ نییە و ماوەی کەرەنتینەشتان دیسان هەر کورتە، زۆر نییە. ئینشاءالله بە خێر و سەلامەتیش کۆتایی دێ و دەگەڕێنەوە ناو خێزان و خزم و خۆشەویستانتان بە سەلامەتی و بە دڵخۆشی ئینشاءالله، بە شێوازێک کە نەبوون و ناشبن ئینشاءالله بە مایەی نەخۆشی و دەرد و بەڵا بۆ کۆمەڵگاکەتان و بۆ میلەتەکەتان. داواکارین لە خوای پەروەردگار سەبر و تەحەمولتان پێ ببەخشێ، ئارامیتان پێ ببەخشێت و لە کارتان ئاسانکە و
و داواکارین لە خوای پەروەردگار ئەم بەڵایە لەسەر تێکڕای مرۆڤایەتی لابەرێت و حاڵی هەموو لایەکمان بەرەو سەلامەتی و پارێزراوی بەرێت. خوای گەورە هیدایەتمان دەی دەرس و عیبرەتمان وەرگرتە بێ لەم بەڵایی کە بڵاو بۆتەوە ببێتە مای ئەوەی زیاتر ڕوو لە تۆ بکەین، زیاتر تۆ بە گەورە دابنین و نەخەڵەتین لە مەودووە بە هیچ هێز و دەسەڵاتێک کە فعلەن دەرکەوت هەموو هێز و دەسەڵاتی دنیا تووشی شەلەل بوو چۆکی دادا لە بەرامبەر هێز و دەسەڵاتی خوای پەروەردگار. و ئومێدەوارم ببێتە هۆکارێک کە لە مەودووە بۆ داهاتووشمان ئێمە ئاعتیزاز بە دینەکەمان بکەین کە تاکە دینێکە گرنگی بە پاک و خاوێنی دەدا، گرنگی بە کەرەنتینە دەدا وەکو نەسی حەدیث، و کە بێت و ئێمە خواردنەکانمان حەڵاڵ و پاک بێ، خۆمان پاک و خاوێنی ڕابگرین وەکو ئیسلام فەرمانی پێکردوین، بە ئیزنی خوا بەرگری لاشەمان بەهێز دەبێ و معنەویاتمان بەرز دەبێ و پارێزرا و سەلامەت دەبین کە جێگای دڵخۆشیشە. الحەمدولله تا ئێستا مسلمانان بەگشتی لە جیهاندا زۆر وەزعیان باشترە لە غەیری مسلمان. ئەوەش فەزلەکە بۆ خوا دەگەڕێتەوە لە پاشان بۆ ئەو ئاینە پاکەی کە خوا هیدایەتی داوین بۆی، کەواتە با شکری خوا بکەین، سوپاسی خوا بکەین لەسەر نیعمەتەکانی. خوای گەورە تاک تاکمان و کۆمەڵمان و میلەتمان و وڵاتمان بپارێزیت و تێگڕای وڵاتی مسلمانانیش. خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکان صیفاتە بەرزەکانت ڕەمەزان بێت و ئێمە و تێگڕای مسلمانان و خەڵک ڕزگاری بوو بێ، نەجاتی بوو بێ لەم نەخۆشیە، دەرگای مزگەوتەکان بکرێنەوە یا رب العالمین، بچینەوە خزمەت نوێژی جەماعەت و جومعە و تەراویح یا ئەکرەمە الئەکرەمین. بۆ خاتری ناوە جوانەکانت صیفاتە بەرزەکانت یا رب العالمین ڕەمەزان بەسەرماندا تێپەڕێ بە خۆشترین شێواز و بە نزیک بوونەوەیەکی زۆر لە تۆ یا ئەرحەم الراحیمین، دەرگای مزگەوتەکانمان لێ بکەیتەوە یا ئەکرەمە الئەکرەمین. والحمد لله وصلى الله وسلم على رسول الله والسلام عليكم ورحمة الله وبركاته.